وەرزی گەرمە هاتوو نەخۆشی سکچوون و ڕشانەوە لە ناو منداڵاندا بڵاو بووە. ئێرە نەخۆشخانەی منداڵانی سلێمانیە کە ڕۆژانە دایک و باوکێکی زۆر لەگە منداڵەکانیانە سەردانی ئێرە دەکەن بۆی کە چارەسەری منداڵەکانیان بکەن. لەبەرەوەی نەخۆشی زۆر لە ناو منداڵاندا هەیە لە ئێستادا بەهۆی وەرزە گەرماییکە هەیە. من زانێ زیاتر لە میوانەکەم دکتۆر قەحتان عەدنان پسپۆی نەخۆشیەکانی منداڵان سڵاو لەبێ کاک دکتۆر. بڵاوبوونەوەی نەخۆشیەکان لە ناو منداڵانە لە چ ڕائەدەیەک هەیە تا ئێستا؟ خۆی نەخۆشیەکان هەمووی نەخۆشی مناڵان سەردانی نەخۆشخانەی ئێمە ئەکاتەوە بەشی ڕاوێژکاری ئێرە. هۆکاری سەرەکی سەردانستە لە وەرزی هاوینە زوکچوونەکەیە. هۆکاری زوکچوونەکەشی زۆرە، ڤایرۆسە، احتیمالە ڤایرۆس بێت، احتیمالە بەکتریا بێت، کەڕوەکان بێت. بەس ڕێژەی بەکتریا و کەڕ و ئیلتیابی کەڕ و ئەوانەی بە ڕەبتی بە گەرماوە هەیە زیاترە لە وەرزەکانی ترەوە. ئەوەکو سەردانی سەرەکی مناڵ بۆ ئێرە بە ئەم هۆکارە سەردانەکە ئێستا بە زوکچوونەکەەوە. بەتەنیا زوکچوون ڕشانەوە هەیە خۆت نەخۆشی دیکە شێ لە ئێستاە؟ هۆکاری سەرەکی سەردانستە زوکچوونە، هۆکاری تری هەیە هەڵامەت و پەتە هەر باوە ستە شەر هەیەتی لە وەرزی هاوینی شەرهەمانە. تر هەیە بەلتیابی لەوزەوە سەردانەکات هەیە بەلتیابی قەسەباتەوە حساسی قەسەبات. ئەم هۆکاری سەرەکیەکان ئەمانە زیاتر سەردانی ئێرە ئەکەنەوە. چەندێ لۆد و قەرەباڵغی لە سەر ئێرە بۆ نەتا چەندێ منداڵان سەردانەکە بۆنە لە ڕۆژەکە چەند منداڵ سەردانەکە تەقریبی؟ ئەم استشاری مناڵان 24 سەعاتی کراوە، بەشی بەیانیان بەشی فریە بێ بەرامبەرە بە وەسلی 500 نەخۆشە بینین. ئێمە تقریبا لە نۆی بەیانی تا 12 و نیوەڕۆ تقریبا 150 و 200 نەخۆشە بینین بە دوو پسپۆڕە دانیشتین ئێرە. ئەیوەکو شەفتی ئێواران؟ شفتی ئێواران شەیە تقریبا 3 شفتە دوای دەوامی سەرەکی بەیانیان، یەک بۆ 7مان هەیە، 7 بۆ تقریبا 11 و 11ش بۆ تا بەیانی دکتۆری ئەوەی مقیمی ئەقدەمەکان مناڵان دانیشن. بەس لە بەیانی نۆی بەیانی تا 11 شەو ئەخسایی پسپۆری خسایی دانیشتووە لە ئەم بەشە. بەگشتی لە ڕۆژەکەیە شەو ڕۆژێکە چەند منداڵ سەردانی ئێراکە؟ تقریبا لە هەر شفتەکە 750 مناڵ ئەبنری ئێرەت. ئەم ڕێژەیە زۆر نیە لە ئێستاە، یعنی بەربڵاو نییە نەخۆشی لە ناو منداڵانە؟ خۆی لە بەعکسەوە وەرزی هاوین ڕێژەی نەخۆشی کەمترە لە وەرزی زستانەوە، لە ستاونە ئەگاتە 1000 احتیمال لە ئەم ئەبنرێت. بەس وەکو نەخۆشی ڕێژەی نەخۆشی پەتا و زوکچوون زیاترە لە ئەم وەرزە. کاکتۆر بۆ ڕێنماییتان چی ئێوە بۆ دایکان و باوکان چۆن منداڵەکانیان پارێزن لەو دۆخی کە هەیە؟ خۆی هەر تەمەنێک ڕێنمایی تایبەتی هەیە، ئەوەی شیری قوتو ئەخوات تەمەنی خوار 1 ساڵە، تەمەنی شیرخۆریە. زۆری گرینگە ئاوەکە تاقیم بکرێت، ئاوی سەربان بێت، ئاوی دەبە بەکاربێنێت، مەفروض ئەوە بیکوڵێنێت و بەکاربێنێت. نابێ ئاوی هەر دەبەش بێ ئەڵەن تاقیمە بەکاربێنێت مەگەر بکوڵێت ئەو ئاوە. هەندێک دەبە هێڵن تایبەتە بە منداڵان سترەلایزە بەس تاقیم یعنی هەر بەکتیرەی تایە مەگەر بکوڵێت بۆ یەک جار بەکاربێنێت. هەر ئاو کوڵا بێت بۆوان چەند سەعاتێک دوای ئەوە تا ئاوی تازە و پاک تاقیم ئەکوڵێنێتەوە ئینجا بەکارێنێ بۆ شیر. لەبەر ئەو ئەڵەن شیری دایک لەبەر ئەوە پارێزرا و ئەبێت مناڵ لە ئەوە ئەو شتانە تووشی بەکتیریا و میکرۆب. و مەمە و عەدەدی مەمەکانی زۆرینگرە سەریەکەین زۆر دایک و باوکان دایکەکان 1 مەمەی هەیە 2 مەمەی هەیە شووری قوتش ئەخوا مناڵەکەی ئەوە فریا ناکەوێت تاقیم کاتەوە بە ئەم جەوە گەرما تووشی ئەوە پیسە بێتەوە ئەم مەمانە. تر مەفروض بەکەمی هەر مەسەلەن ئەگەر مناڵەکەش 8 جار شیر ئەخوات بەکەمی 4 مەمەی بێت پاک تاقیم کرا بێت لە ناو ئاوی کوڵاو دانرا بێ بە ماوەی پێش خولەک 3 خولەک تر پاکە و حازرە تر ئەتوانێت هەر جارێک شیر بۆی ئەکات ئەو مەمە پاکە و تاقیم کراوەکە بەکارهێنێت. ئەمە بۆ مناڵی شیرخۆر. مناڵی ئەوەی تەمەن مەکتەب و پێش مەکتەب و باخچە و ئەوانە ئەوەی گرینگە ئاوەکەی خۆی بێتە لەگەڵیان بۆ ئەو شوێنە لەگەڵ ئاوی سناکەکانی خۆی لە ماڵەوە حازر دایکی حازری بۆ بکات و بیوا لەگەڵیا. واتە ئاوی دەبە نەخوات و ئەویش ئاوی تاقیم کرا و پاک و بیوا لەگەڵیا ئەوە باشترە. ئەوانی کە هەیە لە دەرەوە ناو دەبە کراون و لە بەگشتی معنانی ئەوە پاک و تاقیمە.